دیارەوەکەی فێنک و خۆش بووە کاتێوەیە یا بۆ خۆت لە سەیران بیت یان بۆ خۆت لە حوشەیە لە باڵکۆندانیشی و سەیری چی بکەیت چاوی ڕوودا و ئەم هەفتەیەش کۆمەڵێک فیچەری جوانمان لە چاوی ڕوودا بۆ ئامادەکردوون سەرەتا دەچینە شاری مووسڵ باسی یاریزانێکی تۆپی پێکەین کە بە یەک قاچ یاری دەکات. مووسڵ چەند ساڵێک لە جەنگی ڕووبەڕووبوونەوەی داعشدا بوو بەهۆی ئەوەشەوە وێرانکاریەکی زۆری بەدوای خۆی دەهێنا هەروەها زیانی بە زۆر کەسکەیان دووە جەنگ. جا هەندێک لەو کەسانەی کە زیانیان پێگەشتە بوونەتە نەویشکان و قاچیان دەست یا هەر شوێنێکی دیکەیان لەدەستداوە. کەسێکەیە لە مووسڵ یاریزانی تۆپی پێی زۆر باشە ناوی فادی سەبعاویە. ئەو تا ئێستا یاری دەکات یاری تۆپی پێ بە دارشەق و بە یەک قاچەوە یاری دەکات. خۆی یانەیەکە یانەی نویشکانانی نینەوای پێ دەڵێن لەوێ زیاتر لە 30 یاریزان هەیە و یانەکە لە ساڵی 2020دا مەزراوە کۆمەڵێک نویشکان پێکەوە یاری دەکەن و خەریکی وەرزشکردنی خۆیانن. جافادی دەڵێت زۆر کات بەنێو کۆڵانەکانی مووسڵدا دەڕۆم یادگاری کۆنم بیرەکەوێتەوە بەڵام بەخۆمدا دەچمەوە دەڵێم نا دەبێت بیر لە ئێستا بکەمەوە و ژیان و هەروەها هەموو شتێک لە دەوری بەری خۆمان بنیاد بنینەوە. با پێکەوە لەم فیچەرەدا فادی ببینین. مووسڵ دووەم گەورەترین پارێزگای عێراقە. یەکێکە لەو شارانەی زۆرترین نویشکان و برینداری جەنگی تێدایە بەهۆی جەنگی 3 ساڵی ڕووبەڕووبوونەوەی داعش. هەر یەکێک لەو نویشکانانە چیرۆکێکی تایبەت و سەرنجڕاکێشیان هەیە. فادی سەبعاوی یەکێکە لە قوربانیانی جەنگی داعش لە مووسڵ. بەهۆی شەڕەوە قاچێکی لەدەستداوە بەڵام وەرزشوانێکی لێ هاتووە و هەموو ڕۆژێک بە یەک قاچ و دارشەقێکەوە یاری تۆپی پێ دەکات. شتێکی جوانە کە هەندێک جار دەبینم منداڵێک یان کەسێک دێت و سەری سوور دەمێنێت کە بە دارشەقەوە دەمبینێت. یاری بە تۆپ دەکەم بەسەر لە تۆپەکە دەدەم. سەری سوور دەمێنێت کە چۆن بە دارشەقەوە ئەوە دەکەم. کە مندان بوون مرۆڤ ناوەستێنێت. ئەوەی خاوەنی ویست بێت هیچ شتێک ڕای ناگرێت. فادی زۆر جار بەنێو کۆڵانەکانی مووسڵی کۆندا دەگەڕێت و بیر لە ڕۆژانی ڕابردوو دەکاتەوە. زۆر جار ئەو یادگاریە ناخۆشەی دێتەوە یاد کە قاچەکانی لەدەستداوە. بەڵام بە تێکەڵبوون لەگەڵ خەڵک و هاوڕێکانی دەیەوێ یادگاریە ناخۆشەکان لە بیری خۆی بباتەوە بۆیە زۆر جار لە کۆڵان لەگەڵ منداڵان یاری تۆپی پێ دەکات. باوکم باندامانی خێزانەکەمانی گوت کەس نەچێتە دەرەوە نە بۆ حەوشان نە لە دەرگاوە. دە بۆ 15 خولەکێک دوایەوە من لەبەر دەرگای حەوشەکە وەستا بوو. لە چەند چرکەیەکدا ویستم دابنیشم گوتم نەخێر نەوەک شتێک ڕوو بدە. دەچمە ژوورەوەیان دەچمە دەرەوە باشترە بۆ ئەوەی فریای خۆم بکەوم. ئەگەر شتێک ڕوویدا وەک ئەوە نییە کە دابنیشم. لەم کاتەدا گول لە هاونەیە کەوتە خوارەوە. پارچە و تەپوتۆزی لێبووە درەنگتر گوێم لە دەنگەکەی بوو. لە مووسڵ یانەی تۆپی پێی نویشکانانی نینەوە هەیە. جگە لە فادی دەیان گەنجی نویشکانی دیکە یاری تێدا دەکەن. فادی هەفتەی 3 ڕۆژ لەو یانەیە ڕاهێنان دەکات بۆ ئەوەی لە داهاتوودا ببێتە یەکێک لە یاریزانە دیارەکان لەسەر ئاستی عێراق. بەر لەوەی بپێکرێم وەرزشبان بوو. لە قۆناخی ئامادەیی یاریزانی تۆپی سەبەدە و بالە و تۆپی پێ بوو. یەکەم جار کە هاتمەوە یاریگاکە گەڕامەوە بۆ ژیان گوتم هیچ شتێک ناموەسێنێت توانیم بەردەوام بم. یاریم بۆ تیپی نویشکانی تایبەت کرد. وەرزشی بالەی دانیشتنم کرد. وەرزشە جیاوازەکانم کرد. وەرزشبان هەست بەوە دەکا کە وەسف ناکرێت. یانەی تۆپی پێی نینەوە بۆ نویشکانەکان لە ساڵی 2020 دامەزراوە. زیاتر لە 30 یاریزانی هەیە. هەموو ئەندامەکانی قوربانیانی شەڕی داعشن. زۆربەیان قاچیان لەدەستداوە بەڵام تاوەکو ئێستا لەسەر یاریکردن بەردەوامن.
من زۆر یاریزانم هەن وەک دەزانن کە لە مووسڵ بریندار بوو زۆربەی ئەو یاریزانانەی پێکراون بەهۆی جەنگەکەەوە پێکراون یاریزانەکانمان پێکراوی جەنگی پارێزگای نینەوە یان هەڵەی پزیشکینیان زگماکین بەڵام زۆرینەیان بەهۆی جەنگەوە پێکراوە لە ساڵی 2014 بەهۆی سەرهەڵدانی داعش مووسڵ تووشی جەنگێکی خوێناوی بوو ماوەی 3 ساڵ داعش مووسڵی کردە پایتەختی خەلافەتەکەی بەم هۆیەوە ژمارەیەکی زۆر قوربانی لێکەوتەوە فادی تەنیا نڤیشکانی مووسڵ نییە زۆر کەسی دیکە هەن بەهۆی شەڕەوە دەست و قاچ و بەشێکیشیان بیناییان لەدەستداوە بەڵام تاوەکو ئێستا بە شێوەیەکی یاسایی هەریەکە و بەکارێکەوە سەرقاڵن و چێژ لە ژیان دەبینن دەچینە شاری قازی محەممەد و محەممەدی ماملێ و چەندین هونەرمەند و نووسەری دیکە شاری خۆشەویستی مەهاباد لەوێ کۆمەڵێک ژن دەمێکە خەریکی وەرگێڕان و نووسین و شاعیرن یەکێک لەو ژنە چالاکانە بەیان پەسەندە بەیان ساڵی 1970 لە شاری مەهاباد لەدایک بووە چەندین کتێبی وەرگێڕاوە لە زمانی فارسی بۆ زمانی کوردی وەک خۆی دەڵێت سەرەتا قورس بووە لەبەرەوەی زیاتر بە فارسی خوێندویانە و خوێندویانەتەوە زەحمەت بووە وەرگێڕام بکە بۆ کوردی بەڵام خۆیان فێری کوردیەکی باش کردو و ئێستا زۆربەی کتێبەکان بە کوردی دەنووسن جگەلەوە کەسێکی دەستڕەنگینی شەبەیان خەریکی چنینەوەی کۆمەڵێک کاری فۆلکلۆریە هەروەها شعر و شتەکانیشی ڕنگدانەوەیان لەنێو ئەو چنینانەدا هەیە جگەلەوە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە زۆر چالاکە ئەو لەگەڵ کۆمەڵێک کەسی دیکە ڕێکخراوێکیان داناوە کە هاوکاری بۆ کەسانە کۆکەنەوە کە هەژارن و پێویستیان بە یارمەتی هەیە با پێکەوە لەم فیچەرەدا بەیان پەسەند ببینین ئەمە شاری مەهابادە لە ڕۆژهەڵاتی کوردستان شاری قازی محەممەد و محەممەدی ماملێ و دەیان هونەرمەند و نووسەری دیکەی کووردە لەم شارە ژنان دەستیان داوەتە کاری نووسین و وەرگێڕان چەندین شاعری ژن هەن کە تاوەکو ئێستا دەرنەکەوتون یەکێک لەو ژنە نووسەر و وەرگێڕانە بەیان پەسەندە نەڕۆژ خاک هێندە بێدەنگە نە ئەستێرە بە شەوایە هەموو سینەم بە عیشقی تۆ وەکو کوان و بڵێسەی بوو کەتینی پێنەما ئیدی هەموو هەرخۆڵی بەربایە بەیان لە ساڵی 1970 لە مەهاباد لەدایک بووە لە تەمەنی 8 ساڵی باوکی کۆچی دوای دەکات کە تاوکو ئێستاش ئازاری لە دەزانی باوکی لە ناخیدا ماوەتەوە مەجبور بووم کە ئەو شتێ بەخۆم بسەلمێنم کە عەزیزترین کەسم لەدەستداوە و تازەش نەمام لە ژیانمدا کە لە تەمەنی 14 ساڵی و بەرەو تەمەنی 15 ساڵی داهاتم زمام کرد لە تەمەنی 14 ساڵی ژیانی هاوژینی پێکهێناوە و ئێستا دایکی 3 منداڵە ئەو لە منداڵیەوە لە ماڵەوە زۆربەی کاتەکانی بە خوێندنەوە بەسەر بردووە هەر لە منداڵیشەوە پێی خۆش بکە کوردی خوێنەوە گۆواری سروەم بۆ دێرکەوت بوو ئەو گۆواری سروەم لەگەڵ خۆم هەر دەمژەوەم دەنبرد وە سەرکەوتن هەورازم و ئەو هەورازیە جاروبار پشود لێ دەبڕە جاروبار نیازت بە پشودان هەیە نیازت بە کەسێکی کە لە لای هەسێەوە ڕەنگە بڵم ئەمن بۆ سەرەتا کەسێک نەبوو کە پاڵی وێدەم و لە پنێ حەسنەوە هەر هێنام خوێندمەوە تا گەیشتم ئەوەی کە وردە دەستم بە نووسینش کرد بۆ زۆربەی نووسەرەکانی ڕۆژهەڵاتی کوردستان نووسین بە کوردی ئاسان نەبوو سەرەتا بە زمانی فارسی نووسیویانە بەڵام دواتر وردە خۆیان فێری نووسینی کوردی کردووە و ئێستا زۆربەی بەرهەمەکانیان بە کوردی دەنووسن کوردین دەخوێندەوە بەڵام نەمدەزانێت حتا یەک وشە لە کوردی بنووسم بۆ نووسینەکەی زۆر دواکەوتوو بوو و هەر کەسی دەکرد بۆ بە کوردی نانووسی ئەم بە تەختەکلیلی فارسی من نەمدەتوانێت هەتا کوردی کەس بنووسم
مجبور دەستم دەکرد بە هەر بە فارسی نووسین دیگە دەستم پێ کرد بە خوێندنەوەی کتێبەکانی مامۆستا هەژار و هێمن کە هەر ئاوادەت بووم پێ کرد بە خوێندنەوە لە ڕووی نووسینەکانی ئەو کتێبانە دەستم دەکرد بە نووسین هەتا دەنگی شەقەی باڵت نەیا خامۆشە دڵ بۆیە گمەی ئەم کۆترزامدارە دەمێک دێت و دەمێک نایە دڵم وەک نەی دەناڵێنێ گەروی سەد قۆمری تێدایە بەبێ پەنجەی هونەرمەندت حەیف بێدەنگە هەموو ئافرەتێک کە بهەوێت دەست بەکارێک بکە جێر و گرفتی دەبێت کەم لە کۆسپی هەیە و هەندێک ساردی و تاڵی و سووری دەبێ ببینێ بۆی کە بە ئاکەم بگە و هەر کەس بخوانێ ئەو شتانە تەواو بە دڵ وەرگێ بێگومان بە ئاکام بگا لە پەنا هەر ئافرەتێک دەبێ پیاوێک هەبێ و لە پەنا هەر پیاوێکیش دەبێ ئافرەتێک بەیان جگە لە نووسین و وەرگێڕان ژنێکی دەستڕەنگینە زۆر پارچەی کولتوری بە دەستەکانی خۆی بە شێوازێکی هونەری جوان چنیوە نووسین و شارەکانی لە پارچە چنراوەکانی ڕەنگی داوەتەوە دیارە کار خاتووی بیانیان دەستێ لە خەوێ دەبێ ڕیکباری ماڵە بێ و ئەو کاتانێکی کاتی بێکاریە یا کتێبی دەخێنەوە یاوەی کە دەست دەکەن بە شتچنینێ شتی دەچن یەکێک لە زەحمەتترین وەرگێڕانەکانی بەیان پەسەند کتێبێکی کروس عەبدولمەلەکیان بوو کە بە فارسیەکی هێندە زەحمەت نووسراوە بە ئاسانی بۆی وەرنەگیردرایە سەر زمانی کوردی بەڵام هەر چۆنێک بێت بە ماوەی 3 مانگ وەرگێڕانەکەی تەواو کرد ئەمن پێشێکی کورتێک لە نووسراوەکەیان بەسەر ئینستاگرامی دێت شارێکی دانیشتم کە بێنووسە کوردی چون نووسراوەکانی گەڕوسی بڕە قورسن لە فارسیەکەی تێدەگەیشتم بەڵام بەم هەویست بە بێنەوە سەر کوردی هەرچی دەم کرد بۆ کە دەنووسی و ئیسان لەم کردنە هەڵ نەگرێتەوە کە ئەو نووسراوم هێناوە سەر کوردی ئەوجار چاومدا کۆمنتەکەی چاوم لەکرد کتێبەکەی نووسرا بوو هەر چۆنێکی بێ ئەو کتێبی دەبێ بکەم هێنان دەکەلەمەوە بۆشم جێبەجێ نەدەبوو بەڵام زۆری دڵخۆش بووم بۆی کە کاری وەرجەعان هەڵبژاردوم ئێوەڵا هەر چۆنێک بودانیشتم وردەوە بێدی تەواو زەمانی ویست تا بتوانین وەک بێنەوە سەر کوردی و ئینشەڵڵا لە داهاتوویەکی زوودا بە چاکی دەگەین و دەدرێتە بەس خوێنەرێن بەیان پەسەند زۆر جار بە تەنیا بە نێو سروشتی مەهاباددا دەگەڕێت لەوێوە ئیلهامی زۆر نووسین و شعری بۆ دێت و دەینووسێتەوە ئەو بەردەوامە لەسەر نووسین و دەیەوێ بە پەرتووکەکانی کتێبخانەی کوردی دەوڵەمەندتر بکات دەرفەتێک نەماوە وەرە یەکتر لە ئامێز بگرین سبەی یا من تۆ دەکوژم یان تۆ چەقۆ لە ئاودا دەشوێەوە ئەو چەندێرە دنیا بۆ چەندێرە گەیشتووە بەوەی کە مرۆڤ بچووک بمێنێتەوە باشترە یان نێتە دنیا لە بنەڕەتەوە ئەو فیلمە بگەڕێنەوە دواوە ئەوەندەکە باڵتەی پشت زامخانەکە ببێتە پڵنگێک کە خەڵدێ بەرەو دەشتایەکانی دوور ئەوەندەکە گۆچانەکان پیادە بگەڕێنەوە بۆ دارستان دەچینە پەکینی پایتەختی چین لەوێ باسی ئۆپێرای پەکین دەکەین کە زۆر ئۆپێرایەکی جیاوازە ئەو ئۆپێرایە فۆرمێکی هونەری شانۆیی نەریتی چینیە کە تێیدا گۆرانی سەما نواندن و هەروە هونەری جەنگ تێکەڵ کراوە جا ئەو شانۆیە یاخود بڵێن ئەو ئۆپێرایە زۆرشی جیاواز دەکەن تەنانەت جلوبەرگیان زۆر تایبەتە و دیزایانی زۆر جیاوازی بۆ دەکرێت کە تەواو ڕنگدانەوەی کاراکتەر و ڕۆڵەکەی تێدا بێت هەروەها مەیکاپی هێمادار و زۆر جیاوازی تا بەکاردێنن زیاتر ئێواران نمایش دەکەن هەندێک نمایش چەند کاژێرێک دەخایەنێ و چەند نواندنێک لە خۆ دەگرێت لە ساڵی 2010 یونسکۆ وەکو شاکارێکی نەریتی چینی
لە خۆی گرتووە با پێکەوە لەم فیچەرەدا ئۆپێرای پێکین ببینین. ئۆپێرای پەکین فۆرمێکی هونەری شانۆیی نەریتی چینیە کە گۆرانی، نواندن، سەما و هونەری جەنگی تێکەڵ کراوە بە جلوبەرگی تایبەت و مەیکئەپی هێمادار و نمایشکردنی چیرۆکی مێژووی و ئەفسانەی تایبەتمەند پێشکەش دەکرێت. ئۆپێرای پەکین گەنجینەیەکی نیشتیمانی چینە. جەوهەری هەموو ئۆپێرا ناخۆیەکانی چین چر دەکاتەوە ئۆپێرای پەکین پێک دەهێنێت. زیاتر لە 200 ساڵ لەمەوبەر ئۆپێرای پەکین دەستی پێکرد. جیاوازە لە ژانەرەکانی تری ئۆپێرای نیشتیمانی وەک دراما، ئۆپێرا، گۆرانی و سەما، چونکە فۆرمێکی هونەری هەمەلایەنەیە. لە ئۆپێرادا ڕەنگە تەنیا سەما و گۆرانی هەبێت، بەڵام لە ئۆپێرای پەکین گۆرانی، خوێندنەوە، سەما، جوڵەی چاو و دەست، جوڵەی دەستە و تا دوایی هەیە. ئەمە چەندین هونەری هەمەلایەنە دەگرێتەوە کە کۆ دەکرێنەوە بۆ پێکێنانی شانۆگەرەیەکی کلاسیک. بۆی ئەمە تایبەتمەندی ئۆپێرای پەکینە و جیاوازی نێوان هەموو ژانەرەکانی ئۆپێرا نەتەوەیی و ژانەرەکانی ئێمەیە. بە پێچوانەی ئۆپێرای ڕۆژئاوایی کە بە پلەی یەکەم سەرنجی لەسەر گۆرانی و مۆسیقایە، ئۆپێرای پەکین هونەری جەنگی و سەمای لەگەڵە. تێکەڵەیەکی ورد و درشتە لە چەندین فۆرمی هونەری کە پێویستە ئەکتەرەکان لێهاتووی بەرزیان هەبێت لە تەکنیکە دەنگیەکاندا. لەم ئۆپێرایە 4 ڕوولی جیاواز و سەرەکی هەن بۆ تەکنیکی تایبەتی بۆ نمایشکردن و شێوازی جوڵە و شێوازی گۆرانی گوتن. شەنگ، نێرە و دانمەیە. چێنگ ڕۆلی نێرینەی ڕوخسار ڕەنگا و ڕەنگ و چۆ گاڵتەجاریە. ماکیاژی دەموچاوی هەر کارکتەرێک بۆ مانە جیاوازەکان ڕەنگی جیاوازی هەیە. بۆ نمونە ئەو ماکیاژە زەردەی دەموچاوم کە ئێستا کردومە نوێنەرایەتی کارکتەرێک دەکات کە تەواو فێڵباز و خراپەکارە. بۆ نمونە کەسێک هەیە بە ناوی یانگ جیاوی کە ئێستا لە هەمان بەرنامەی کۆمیدی ئێمەدایە. دەمامکی دەموچاوی سوور نوێنەرایەتی دڵسۆزی و دەستپاکی دەکات. ئەو کارکتەرەی کە لە سەرەتادا ڕۆڵی تێدا دەگێڕم جینکی دەمامکی دەموچاوی سوور بوو کاتێک بۆ یەکەم جار لە ئۆپێرای پەکین دەرکەوت. ئۆپێرای پەکین لە کۆتایی سەدەی 18 لە سەردەمی شانشینی چینگدا سەرچاوی گرتووە. توخمەکانی ئۆپێرا ناوخۆییەکان و چیرۆکگێڕان و مۆسیقای نەریتی چینی تێکەڵ کراوە. ئەم گروپی ئۆپێرایە شار بە شاری چین دەگەڕێن و تەنیا ئێواران و لە هۆڵ و شوێنی تەلارسازی تایبەتی کلاسیکی چینی نمایشەکانیان دەکەن. ئەمە یەکێکە لە ستەیجەکانی ئۆپێرای پەکین. ئۆپێرای پەکین زیاتر بە هێزی دەنگەکان و میوزیک و هەروەها مەیکئەپی دەموچاو و جلوبەرگی تایبەتی شازادەکان دەناسرێ. بەڵام ئۆپێرای پەکین بۆش دەناسرێ کە پێویستی بە پراکتیزە و ڕاهێنانێکی چڕ و پڕ و درێژ مەودا هەیە. بۆیە بۆ هەر نیشان دانێک لەسەر ئەم تەختەیە پێویستی بە زیاتر لە 6 مانگ کارکردنە. لە ساڵی 2010 ئۆپێرای چینی وەک شاکارێکی میراتی زارەکی و نامعنەوی مرۆڤایەتی لەلایەن یونسکۆ دەستنیشان کراوە. نمایشەکان چەند کاژێرێک دەخایەنن و زۆر جار زیاتر لە چیرۆکێک لە خۆ دەگرن. پراکتیزەکردنی ئۆپێرای پەکین پێویستی بەوەیە کە لە تەمەنێکی بچووکەوە دەست پێ بکەین. لە دەوروبەری تەمەنی 9 ساڵیدا ئێمە هەموو ڕۆژێک دەست دەکەین بە ڕاهێنانی سیستەماتیک. لە ڕاهێنانی بەیانیانەوە دەست پێ دەکەین. ئەگەر منداڵی ئاکادمیایەکی پیشەگەری ئۆپێرای پەکین بێت، ڕاهێنانەکانی بەیانیان بریتین لە کارامەیی سەرەتایی، کارامەیی بەتەنیایی، کارامەیی ئەسپسواری، کارامەیی دۆخی جەستە. دواتر وانەکانی دراما دەبێت. پێویستە ڕۆژانە نزیکی 8 کاژێر بخۆینین و وەرزش بکەین. ئۆپێرای پەکین پێویستی بە ڕاهێنانی لەشجوانی هەیە، وەک ڕاهێنانی ماسوولکە و ڕاهێنانی بازدان. جلوبەرگەکان ڕەنگا و ڕەنگ و ڕازاوان
زۆر جار بە چەرم و ئەکسسواراتێکی ورد و درشت ڕازاونەتەوە. هەر جلوبەرگێک بە وردی دیزاین کراوە بۆ ئەوەی ڕنگدانەوەی پێگە و ڕوولی کارەکتەرەکە نیشان بدات. من نمایشەکەم زۆر خۆشویست. یەکەم جار بوو سەیری ئۆپێرایەک بکەم. بە تەواوی سەرسام بووم بە وێنەکە، جلوبەرگەکان، ڕەنگەکان، هەموو شتێک لەگەڵ مۆسیقەکەدا تێکەڵ ببوو. چۆن هەر نمایشێک بەو شێوە ناسکە کۆنتترۆل کراوە و هەر جوڵەیەک زۆر بەوریایی. من وەرگێڕێکم لەگەڵ بوو، بەڵام پێم وایە کە تەنانەت بەبێ ئەو جۆرێک لە دووبارەکردنەوەی هەموو ئەو شتانێک کە دەیڵێن دەمتوانی لە چیرۆکەکە تێبگەم کەم تا زیاد، چونکە زۆر بەباشی لە ڕێگەی هەست و سۆزی ئەکتەرەکان نیشاندران. نمایشەکان بە کۆمەڵێشی بچووکی ئامێرە نەریتی چینیەکان ئاوێتە دەکرێن، لەوانە ئیرۆ و کەمانچێکی دووتار و چینگ و کەمانچێکی بەرز کە دەنگێکی جیاواز و تایبەت دروست دەکەن. زۆرجار کەسایەتیە مێژوویەکان و ئەفسانە و فولکلۆرەکان نیشان دەدەن کە تیشک دەخاتە سەر تەوەری دڵسۆزی، شەرەف و بابەتی ئەخلاق. چیرۆکە بەناو بانگەکان بریتین لە ئەفسانەی مارەسپیەکە و خەزورە سەرخۆشەکە. ئۆپێرای پەکین شاکارێکی هونەریە، دەتوانی هەم وەک شانۆ، هەم وەک کۆنسرتی گۆرانی، کۆنسرتی سەماکردن و پارچەیەکی هونەری ناوازەی وەکو تابلۆیەکی پڕی لە وزە و جوڵەی بەردەوامیش بیبینی. مادی فەڕەج ڕوودا و بێژینگ چین. فیچەرەکانی ئەم هەفتەیەی چاوی ڕوودا و کۆتاییان هات، بەڵام بیرتان نەچێت هەفتەی داهات و ڕۆژی هەینی کاژێ 6 ئێوارە دیسان چاوەڕوانمان بن بۆ بینینی کۆمەڵێک فیچەری دیکەی جوان. هەر شاد بن.